بەیانی ئەمڕۆ ڕوبن بریکلمانس وەزیری بەرگری هۆڵەندا لەگەڵ باڵیۆزی هۆڵەندا لە عێراق سەردانی کەرکووکیان کرد و لەلایەن ڕێبوارتەها پێشوازیان لێوە کرا. دواتر ئەو شاندە بەیاوەری پارێزگاری کەرکووک و ژمارەیەک لە بەرپرسانی کەرکووک سەردانی خەزای حەویجەیان کرد. سەردانەکەی وەزیری بەرگری تایبەت بوو بۆ داوای لێبوردن بە ناو حکوومەتی هۆڵەنداوە بە کەسوکاری قوربانیان و بریندارانی هێرشێکی فڕۆکەوانی کە ساڵی 2015 ڕوویداوە. دەگەڕێنەوە بۆ ساڵی 2015 و 11 ساڵ لەمەوە پێش لە شەوی 2/3/2015 بە دیاریکراوی نزیکەی کاتژمێر 12 شەو لەلایەن فڕۆکەیەکی هۆڵەندی کە لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بوون هێرشێکی ئاسمانی ئەنجام درا. ئەوان وەکو وەزیری بەرگریش ئاماژەی بۆ کردووە لە قەزای حەویجە لەسەر چەند زانیاریەکی هەواڵگری هەڵە هێرشەکان ئەنجام داوە و هەر بۆیە لە کاتی هێرشەکەدا کە حەشارگەیەکی چەک و تەقەمەنی داعش بووە بەڵام ناوچەیەکی پڕ لە دانیشتوان بووە کۆمەڵێک خانوو و کۆمەڵێک هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی و بۆ هۆیەوە کە بەوتەی قایمقامی قەزای حەویجە سعدول حەماد کە قسەم لەگەڵ کرد تاوەکو ئێستا بە دیاریکراوی 77 کەس ناویان تۆما کراوە کە گیانیان لەدەستداوە لە نێویاندا ژن و مناڵ و هاوڵاتی بەتەمەن هەیە و هاوکات ژمارەیەکی یەکجار زۆریش بریندار هەیە و زیان بەر ناوچەکەش کەوتووە.